هاتوچۆی دەبێ بیدایەتی کە لە پەروەردە دەست پێ بکە لە یەکی ئیبتیداییەوە کە ڕێنماین بۆ منداڵان بکرێتن بە نسبەت تابلۆ زۆر کەمە هەولێر، ینی هیچ تابلۆیەکی وای تێدا نابینێت. ئێستا خەڵکە هەمووی بە عەجەلەیە، ینی هیچ ئیشینە لەو گۆڕەی بە عەجەلەیە، کەس مساعدەی کەس ناکە، هەمووی بە عەجەلەیە، یارمەتی کەس ناکە. فۆسفۆر دانرا لە بۆ سوڕانەوە تو دێ دەستی سڕێ خۆت کە بسۆڕێەوە، سیارە دێ بەرامبەرت لەسەرت دەسۆڕێت، دێتە یەکەم فسفۆڕی دەشکێن تۆ سەرت، ئەوجا تو دەبی مساعدەی ئەوی بکەیت هەتا ئەو دەسۆڕێت. کاکە دەوەچی من وەرە سڕێ، وەچی ئەو خەڵکی وەرە سڕێ، توش بە عەجەلە ئەمەش بە عەجەلەینە، پێویست ناکە ڕێی من بگری، ڕێی یەشکە بگری بشتێنەوە سەر سیارەت کەش. ئەوەیە مشکلەکەیمە ئەوەیە، ینی کەس مساعدەی کەس ناکە، هەمووی بە عەجەلەش، ینی کابرا لەو گۆڕە هیچ ئیشنێ و بە عەجەلێ و پێ لێ دەبێت. ئەوەل جادەکان چا بکرێتن و خەڵک ڕێنماییەکانی پابند بێ بە ڕێنماییەکانی بەڕاستی هاتوچۆ. خەڵکانەکەیە سەرپێچی دەکەن، خەڵکانەکەیە گلەی لە غەرامات دەکەن، نەخێر ئەو غەراماتانەی کە دەکرێت ئەوە هەمووی لە مەسلحەتی ئەو کەسانەیە کەوا سەرپێچی دەکەن و لە هەمان کاتیشدا پێویستە ینی حکوومەت ئیحتیمام زیاتر بە جادەکان بدات و بە ڕێوەبانەکان بدرات.